ناو مامۆستا مەهابات نووری لە پەیمانگای کۆمپیوتەری هەولێری حکومی دەوام دەکەم. ئەوڕۆکە لە پەیمانگاکەمان هەسان بە دانانی دروستکردنی پەنەڵێکی گەورە لە بۆ قوتابیانی پۆلی سێ. تاوان بە حکمی ئەوەی کە ئێمە مەرحەلەکانی پەیمانگاکەمان 5 مەرحەلەمان هەیە، لەو پێنجیان یەکەم و دووەم و سێەم تێکەڵاوی بابەتەکان دەخینن، بەڵام لە مەرحەلە 4 و 5دا بابەتەکان جیا دەبتەوە، بەشەکانیان دیاری دەکرێت وەکو نێتوۆرک و پرۆگرامینگ و هەروەها وێبمان هەیە. ئەوڕۆ دەمانەوێت بڕیار قوتابیەکانی پۆلی سێمان بڕیارێکی کۆتا بدەن بۆ ئەوەی بەشی نوێی ژیانیان دەست پێ بکەن کە لە قۆناغی 4 و 5ەوە دیاری دەکرێتن. ئەمڕۆ بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ هەردوو پەیمانگای پێشەنگ و هەروەها پەیمانگای کۆمپیوتەری حکومی هەستاین بە ئامادەکردنی ئەم پانێڵە بە مەبەستی بەرچاوڕوونیەک بۆ ئەو قوتابیانەی کە لە قۆناغی سێوە ئەچن بەرەو قۆناغی 4 لە پەیمانگاکەمە چکە 5 مەرحەلەیە. لە قۆناغی 4ەوە ئەکرێ بە 3 بەش، بەشی وێب و پرۆگرامینگ و نێتوۆرک. زۆر لە تەڵەبەکان پێشەوەی کە قەراری بدەن ئەسنە چ بەشێک ئەو پرسیاریان لە دروست دەبێ و پرسیار لە مامۆستاکانیانەکەن لە شارەزا لەو بوارانە ئایا چ بەشێک هەڵبژێرم بۆ بچمە ئەو بەشە مستەقبەلی چۆنە، ئایا لە ڕووی سەلەریەوە چۆنە ئەو بەشە کە ئەوێ بۆی بڕاچکە لە کۆتایە بێت تەنها یەک بەش هەڵبژێرێ. ئیتر ئێمەش هەوڵماندا و وەڵامێکی ئەو قوتابیانە بدەینەوە کە ئەو پرسیارانیان لە مێشکا دروست دەبێ. ئینشاڵڵا ئیسفادەی ئەبێ و سوودی ئەبێ وەشتی لەم شێوەیەش تەکید جێ خۆیەگرێ. زۆر سپاس. پەیمانگای کۆمپیوتەری هەولێر پەیمانگەی 5 ساڵیە، قوتابی لە پۆلی نۆ ڕاوەردەگیرێ. قۆناغی یەکەم و دووەم و سێم دەبڕیتن، پاش ئەوەی کە 3 قۆناغ دەبڕی 3 بەشی جیاوازی دێتە پێش. لە بەشی یەکەم بەشی پرۆگرام با بڵێن، بەشی نێتوۆرک، بەشی وێب. لەبەرەوەی قوتابی سەری لێ دەشەوێت زۆر جاران کە نازانی کامە بەش هەڵبژێری، چونکە هەر بەشە و ئیشێک دەکات، هەر بەشە و کار ئاسانێک لە بۆ کۆمەڵگە دروست دەکات. لەبەر هەندێک زۆر جار قەلق دەبی. بە پێویستمان زانی پانێڵێکی زانستی بە هاوبەشی لەگە پەیمانگای پێشەنجی ناحکومی بە مامۆستایەکانی وان و بە مامۆستایەکانی ئێمە بە هەردوو لامان بتوانین پانێڵێک ساز دەین لەسەر ئەوەی کە کام بەش ڕۆلی لە بازاردا هەیە، هەلی کار زیاتر لێ دەڕەخسێ. لە ئەساسدا هەر 3 بەشەکە هەیە، بەڵام لەبەرەوەی مامۆستایانمان بە جۆرە لە جۆرەکان زانیاری زیاتر دەخەنە ڕوو، هەر مامۆستایی لە بەشێکی جیاواز هەڵبژێردرایە. مامۆستایەکمان تایبەتە بە وێب، مامۆستایەکمان تایبەتە بە پرۆگرام، مامۆستایەکی تایبەت بە با بڵێن نێتوۆرک. ئیتر هەر 3 مامۆستایەکە دیفاع لە بەشی خۆیان دەکەن کە کامەیان زۆرترین هەلی کار دەڕەخسێنیتن لە بازاردا. ئێمە هەدەفمان چییە لەوەی کە ئەو پەنێڵەمان ئەنجامدا؟ سەرڕای ئەوەی کە بتوانی قوتابی بەشی خوازیاری خۆی هەڵبژێری لە پەیمانگا. لەگەڵ ئەوەش حەزمان کرد لەمە دوا قوتابی فێری بزنسی خۆی بی. یعنی بەشێک لە پەنێڵەکە ئەوەیە باز دەوەی دەکات کە چۆن بتوانی ببیە خاوەن بزنسی خۆت، ینی منەتی دامەزراندن هەڵنەگری لەمە دوا. چی دیکە چاوی لە دەستی حکوومەت نەبیتن، چونکە ئەو دامەزراندنە دەبتە هۆکارێکی سەرەکی لەسەرەوەی کە بارگرانی لەسەر حکوومەتیش دروست بی و هەمیش کەسەکە لەوانەیە دەست و پێسپی دەرچی لە شوێنێک لە فەرمانگەیەک دادەمەزرێتن و هیچ شتێکی لێ سەوز نابیتن. بەڵام ئەوڕۆ لە دنیای لە جیهانی ئێستادا بزنس ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە کە قوتابیمان وا فێر بکەین کە بتوانیتن بزنسێکی تایبەت بە خۆی هەبیتن و بژێوی ژیانی خۆی تێدا دابین بکاتن و خزمەتی کۆمەڵگەی تێدا بکاتن. لە ڕاستیدا قوتابی کاتێک کە لێرە وەردەگیرێت دیارە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی هەیە. هەندێک مەرج و ڕێنمایی هەیە کە قوتابی ئەمە کردیتمانە پێوەەر لەوەی وەربگیرێتن. وەزارەتی پەروەردە ئەو ڕێنمایانە دەرکردێک لەوانە بۆ نمونە بۆ ئەو ساڵ دەبی موالیدی 2004 بی. هەروەها دەرسەکانی ئینگلیزی، زانست، بیرکاری ئەوانە دەبنە چێبڕچێواتە نمرەکانیان دەستە ناو چێبڕچێوە. کامەیان لە هەمویان زۆرتر بوو ئەو دەرەجانەی کە مەسەلەن زۆر لە تۆپیکن ئەوانە بۆ نمونە من 80 کورسیم هەیە، داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم دەڵێم 80 قوتابیم لە بۆ ڕەوان بکەن بە پێی ئەوەی کە ئێوە بەرزترین دەرەجە
ئەوان هەڵی دەبژێن و لە بۆمنی دەنێرن وەمەرزێکی دیکەشی ئەوەیە کە دەرچووی 2020 بی یاخود دەرچووی 2021 بیتن واتە ئەو سێ مەرزە دانرایە وەجگە لەوەش قوتابی دەبی خۆڕەوەشت و ئەخلاق و لایەنێکی پەروەردەیی باشی هەبیتن بۆ نمونە جگەرە نەچێشی یاخود مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک شتی قەدەغەکرا و شتێ ئەوانە ئەمە سەرەتا لە پەیمانگە ئەوانە دەکەینە مەرج کە نابی بە هیچ شێوەیەکی ئەوانە بێتە ناو پەیمانگە لەبەرەوەی ئێمە ناوەندێکی پەروەردەیی و ئەکادیمین پێمان خۆشە تەڵەبە لێرە دروستی بکەین و باوەڕ بە توانەکانی خۆی هەبی و لەلایەنێکی تەنانە لەلایەنی تەندروستیشەوە مەسەلەن بۆ نمونە لەبەرەوەی ئێمە پەیمانگەی کۆمپیوتەرین کار بە کۆمپیوتەر دەکاتن دەبی چاوی زۆر زەعیف نەبیتن توانای بینینی هەبی بتوانیتن کەوا کاروباری ڕۆژانەی یاخود واجبەکانی خۆی بەباشی چارەسەر بکاتن.